ئێمە ئیمڕۆکە 35 ساڵ تێپەڕەکە یادی شەیدێکمانەکەینەوانە وەکو باسم کرد ئێمە هەرە و شەیدەمان نییە دەیان و سەدان شەیدمان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێ لە ڕۆژان لە ڕابردوو لە ئێستاشە دەرێغی نەکرد لە قوربانیدان لە گیان بەخەتکردن لە هەموو ئەو نەکسە و ڕۆژگارانەی کە بەسەر میلەتەکەی ئێمە هات یەکێتی شان بەشانی میلەتەکە ڕۆژێ لە ڕۆژان بەجێی نێشت یەک نمونەی شەید مەلا ئەحمەد بژێرمەوە لە هەزارەها قسە و نمونەی کاتێک کە ئێمە بەیەکەوە چوینە شاخ وەکو ڕێخستن پەیوەندی ڕێخستنمان هەبوو زۆریشی نهێنیمان ئەنجامدا پاشان من دوو سێ جار چوومە دەرەوە بۆی بم بە پێشمەرگە کاک مەلا ئەحمەد بە قسەی خۆش منی بەڕێ کردەوە ئەیوت بابەجان تۆ پێویست بە قەڵەمە قەڵەمەکەی تۆ وەکو چەکەکەی من کاریگەرە پێویستە ئێمە خزمەتی کوردایەتی بە ڕێخستن و نهێنی ئەنجام بدەین کاک مەلا ئەحمەد ئەم قەڵەمەی دا پێم لە ساڵی 1970 بۆ یادگاری کە هەر لا ماوەی ساماچی یەکەم ئەمە یادگاریی زیندووە کە بە حیاتی نامری و لای من ئەمێنێ بەڕاستی لێرە کاک ئەحمەد ئاماژەی بە قەڵەمدا وتی دەبێ ئێمە خەباتێکی ڕۆشنبیریمان هەبێت خەباتێکی جەماوەریمان هەبێ کە ئێمە ئیمڕۆکە ڕاپەڕین ڕوویدا و خەباتی شۆڕژێری و ڕۆشنبیری و جەماوەری ڕوویدا